خانم وینینجر دزانم کرمانجیاتە باشە لێمە سۆزدا ئەم هەفپەیڤینە خۆ لەسەر مژارن سیاسی ئەمێ بە ئینگلیزی بکەن لێ دەستپێکێ ڤیدیۆیەکە هەیە گەلێک بەڵاو بووە دوان ڕۆژاندا دناف پەرلەمەنتوێدا تا جلوبەرگێن خۆشکیان کوردی کردووە بەرێخوا و گولێن گەلێک خۆشکژی پێوە بوون و تو ئاڵا کوردستانێژی نیشان دەدێ ئاڵا کوردستانە بلندەکی ئەف مەسەلە ئەو پەیام کو تۆ تەتخواست بگەهێنێ بۆ کووردا بوو پشتەوانی بوو کووردا کورد ببینن ئەنژی تەتخواست ئەوروپی vê bibînin hevkarên te vê bibînin. Pêşî gelek spas rast ve soz deme ve İngilizî fikir ji bo ke hinkî rehettir dibe û hinkî zelaltir jî dibe ji bo min yani ez karbim xwe bînim ziman hinkî kelime hene ya rehettir dibe be İngilizî. Wexta tê ser cilê Kurdî ku min do binê debatê de min xwe kiribû û ala Kurdistanê jî min nîşan da ji bo Kurda بو همه جبوی اروپایی جبو جبو که جلی کردی و آلا کردی سیمبوله کی گلک مهمه سیمبوله کی جبوی یعنی خلقی که بندستی دیه و خلقی که آزادی خواستنه بسالانه یعنی کرده او که آزادی خواستنه و کرجی یعنی بینه همون خلقی دنه ما فی خوازن ما في مروبة جرج بوي كرداجي أو بي قبول كرن هر شهر عليه كردستان مزاكي لباشور إيران روشة كردا باشا يعني باشور بدستي بني دستي كردا ده روجالات روجاوا وباكور مزاكي روش جلك خرايا 3 مليون برتر كرد هنا ده بندستي إيراد بينن وفيا يعني ناي قبول كرن جروب أكيد نبانا خلق أكيد نبانا دنيا بدانا بتشونا سر نجاو بقطنا انافي زناف راسته انت دياسبورا كردي ديتنا دوان روجا تشوابون تشواب شتبان تا تجارة تشتي وصاديتيا چونكي افقالك دمتو لبرلمانتوي تا تشتي وصاديتيا ناف دياسبورا كردي وصا تشيب سالن بري كو نخوشيل دهاتن سري كردان راسته جارا یکم از دوی چلو دو ساله که از جیامه من وی یونیتیا نابرا کردا دادیا و ویا گلک ویمه که کرد چار پرچنن کرد یکن و باشور به باکور به روجالات به روجاوای ام همو باورا سرنگات سکنی جبوی مافی گلک باشه we are switching to English بابی کەینە ئینگلیزی بە مەسەلەی ئاگربەز دەست پێ دەکەم لە ڕۆژە ئاوایان وەکەوان پێی دەڵێن باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕای تۆ لەسەرەوەی کە ئێستا هەیە چییە پێت وایە ئەو ئاگربەستە بەردەوام بێت There is a guarantee that it remains in place. Well, ceasefire is important to ensure that civilians are not being killed, but ئاگربەست بووەوە گرنگە تا دڵنیابێن خەڵکی مەدەنی ناکوژران بەڵام ئاگربەست ئەو کاتە گرنگە کە هەموو لایەنەکان و بە تایبەتیش ڕژێم ڕێز لە ڕێککەوتن بگرێت ئەوەی کە دەڵێن گونجاندن هەبێ تەواوە و زۆر ڕێزمان هەیە بەڵام ئاگربەست و گونجاندن وەکو ئەوە گرنگن کە دەبێت کورد مافەکانیان هەبن ئەوەی ئەو ڕژێمە وەک بەڵێن داوێتە کورد شتی گەورە نییە ئەوان بەڵێنی پێدانی مافە هەرە سەرەتاییەکان دەدەن ئەمەش پێویستی بە دانوستاندن بۆ ئەوەی بڵێن ئێمە ڕێز لەو مافانەی کورد دەگرین دەشخینە نێو دەستور کە کورد مافی ئەوەیان هەیە زمانی خۆیان بەکاربهێنن پێم وایە دەبواە ئەو جۆرە مافانە دەمێک وایە هەبان و شتی ئاساییبان هیوادارم ئەوان ڕێز لە ئاگربەست بگرن بەڵام زۆر گرنگیشە کە کاردانەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر ئەمە چی دەبێ لێرە شێکێتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا ڕۆلیان لەمەدا هەیە کەواتە هەر هیواداری و هێشتا دڵنیایی پێویست نییە Definitely not enough assurance. I mean, there has been agreement previously also. بێگومان دڵنیای پێویست نییە چونکە پێشترش ڕەتکەوتن هەبوونە و ڕژێمی دیمەشق ڕێزی لێ نەگرتوون یەکێک پێشتر لە مانگی یەکی ئەم ساڵ کرا یەکێک ساڵی 2024 کرا مێژە دەڵێ هیچ شتێک لە کاتی خۆی دەنەکراوە و بەکردەوە هیچ پیشان نەدراوە ئەمریکا و فەڕەنسا گەرانتیکاری سیاسی ئاگربەستەکە و قۆناغی ڕاگوزەر و ئەوەشن کە
پێی دەڵێن گونجاندن. هەروام هەفتەیە لە ئەمریکا گەنگەشەکرا لەسەر ڕۆژاوە. لێرەشێوە لە پەرلەمان دیبیت و دەنگدانتان هەبوو. تەنانەت دوای ئەوانەش هەر دەڵێی هێشتا دڵنیایی نییە؟ Well, I think that it would be enough for me the day we see that the agreement is respected in practice. بۆ من ئەو کات دڵنیای هەیە کە بیبینم ڕێککەوتنەکە بەکردەوە ڕێزی لێگیراوە. ئەگەر ببینم لە دەستوردا نووسراوە زمانی کوردی زمانی دامپێدانراوی وڵاتەکەیە کە کللتوری کوردی دانی پێدانراوە. ئەو کات دەڵێم متمانم بە ڕژێمی سووریا هەیە. تاوەکو ئەو کاتی دەبی ئێمە لە یەکێتی ئەوروپا و هاوپەیمانەکانمان و ئەمریکا گوشار بخەینە سەر ڕژێمی سووریا بۆ ئەوەی ڕێز لە ڕێککەوتنەکان بگرن. Syrian regime that they need to respect the agreements. لەگەڵ هەندێک پەرلەمانتاری دیکەی ئەوروپاش قسەم کردووە. هەروە دیبیتەکەشم شۆپاندووە. گوێم لە هەندێک لەو پەرلەمانتارانە بوو دەیانگوت بە شانسێک بدەین ئەم حکوومەتەوەتە حکوومەتی نوێی سووریا بۆی خۆی بسەلمێنێ تا پیشانی بدا ئەوەندەش خراپ نییە کە بیری لێ دەکرێتەوە. هەر بەڕاستیش بۆچی هێندە بە گومانی لە حکوومەتی ئێستای سووریا؟ Why you are so skeptical about Syrian government? I mean, we are all giving them a chance through ئێمە شانسمان داوەتێ تەنانەت بەوەش کە پێشوازیمان لە ڕێککەوتنەی ئێستا کردووە بەڵام مێژوو پیشانی داوین کە نابێ خۆشباوەەر بین قەینا شانس دەدەین بەڵام خۆشباوەەر نابین دەبێ ئەوەی شانسی دەدەینێ بە کردەوەکانی پیشانمان بدات کە دەیکات واتە دەبێ ڕێککەوتنەکان بکرێنە کردەوە وەک گوتم پێشتریش ڕێککەوتن هەبوونە و ڕژێم ڕێزی لێ نەگرتوون چونکە ئەگەر ڕێزیان لێگرت بووایە قەتل و عامی کورد و پێکەتەکانی دیکەمان تەنانەت لە چەند هەفتەی ڕابردوودا نەدەدی ئەمە ڕووی نەدەدا بۆیە من پێشوازی لە بڕیاری ڕێککەوتن دەکەم هیوادارم ئەمە زۆر بەڕاستی کۆتایی هێنان بی بەسەر کوردکاری بەڵام ئەو کاتە بڕوایان پێ دەکەم کە بەکردەوە بیکەن But I believe it when I see it in practice. باشە خانم ئێنجیر ئێوە کوردن و ساڵەهایە داکۆکی لە مافەکانی کورد دەکەن لەم پەرلەمانە و لە دەرەوەش دەزانم زۆر جار هەستت کردووە کە تەنیای لەو شەڕەدا کە دەیکەی دوای دەبێت ئێم هەفتەیە بڕیاری پەرلەمان لەسەر ڕۆژاوە هەست دەکەی کە چی دیکە تەنیانی و زۆر هاوڕێمان هەن؟ I'm Kurdish, but I'm also Swedish and I'm a social democrat also. من کوردم بەڵام سوێدیشم هەروەها سۆسیال دیموکراتم بەڵام وەک کوردێک بێگومان ئەو ئەزمون و ئازارم لەگەڵ خۆم هەڵگرتووە کە زۆربەی کورد لەگەڵ خۆیان هەڵیان گرتووە ئەزمۆنی سەرکوتکران زۆربەمان کە لە وڵاتانی جیاوازی ئەوروپا دەژین لەبەر ئەوە لە وڵاتە جیاوازانە ناژین چونکە دایک و باوکمان ڕۆژێک لە خەو هەستان و گوتیان با کوردستان بەجێبێڵین بەڵکو لە دەست سەرکوتکاری لە کوردستان دەرچوین کە هەبوو ئێستاش بەردەوامە هەندێک جار هەستم کردووە ئەوە ئاڵنگاریە کە ئەوانەی باکگراوندی کوردیان نییە و ڕێگی کوردیان نییە تێبگەینم کە کێشەی کورد چەند جددیە ئەوە دڵتەزێنە کە پێویستە کارەسات لە دوای کارەسات ڕوو بدات تا تێبگەن پێم وابوو دوای ئەوە کورد بەهێزی خۆیان پیشاندا کاتێک تەنیا خۆینە بەڵکو یەکێتی ئەوروپا و هەمومانی لە جیهاندا بە شەڕ لە دژی داعش پاراست ئەو کات پێم وابوو ئێدی دنیا دەزانێ دنیا چی دیکە چاوی بەرامبەر کورددا ناخات بەڵام من هەڵە بووم بۆیە ئەمە خەباتێکی بەردەوامە و دەبی درێژە پێ بدەین دەبێت دیشک بخەینە سەر دۆخی کوردستان تاوەکو هەموو بەشەکانی دانیان پێدادەنرێ all parts of Kurdistan is recognized. بگەڕینەوە بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەلایەن تۆ لە نێو پەرلەمان کاردانەوەی هاوکارەکانت دوای ئەوە چی بوو؟ ینی دەزانم لە کاژێرەکانی ڕابردوودا قسەت لەگەڵ کردووە. Yes, I mean, when I went into the plenary before I was speaking, I went with a Kurdish dress. کاتێک دەچوومە هۆڵی کۆبوونەوە و جلوبەرگی کوردیم لەبەر بوو زۆر لە پەرلەمانتاران و خەڵکی دیکەش لێرە کاردانەوەیان هەبوو دەیانگوت جلێکی زۆر جوانە بێگومان منیش بۆم باز دەکردن کە ئەمە جلوبەرگی کوردیە چونکە زۆر کەس لێرە لە پەرلەمان هەم ئەندامان و هەم ئەوانی دیکەش قەت جلوبەرگی کوردیان نەبینیوە بۆیە پەیامێکی گرنگ بوو بۆ ئەوە بڵێم کورد زمانی خۆی و کللتوری خۆی ئاڵای خۆی هەیە دوای بڕیارەکەی پەرلەمان دەبێت کۆمیتەی کاروباری دەرەوەی پەرلەمان چی دیکە بکات؟ We need to ensure that both the member states and the commission
دەبێ وا بکەین هەر وڵاتێکی ئەندام لە یەکێتی ئەوروپا و کۆمیسیۆنی ئەوروپاش هەر سنتێک کە دەیەنرێ بە حکوومەتی ڕاگوزێری سووریا دەبێ مەرجدار بێ دەبێ بگۆترێ بۆیان هەیە ئەو پارەیە چۆن خەرج بکەن ئەگەر ئەوەیان نەکرد دەبێ یەکسەر پارەکەیان لێ بسەندرێتەوە ئەمە لە ڕووی پشتیوانی داراییەوە هەروەها دەبی ئێمە پشتیوانی لە کورد بکەین لە هەرێمی ڕۆژاوە بە تایبەتیش کە ئێستا قەیرانێکی مرۆی هەیە ئەوە تەنیا لە کۆبانی نییە کە هێشتاش لە ژێر گەماڕۆدایە خانم ئنجیر ئەوەی وا دەکات ینی پەرۆشی دروست بێ بۆ نمونەی سوێد هەیە کە ئێستا وڵاتی یەکەمی توێیە ئێوە ساڵەها بوو زۆر پشتیوانی ئەزمموی ڕۆژاواتان دەکرد بەڵام دوای مەسەلەی ئەندامبوونتان لە ناتۆ هەموو شتێک گۆڕدرا سوێد بووە سوێدێکی زۆر جیاواز بۆ ڕۆژاوە زۆر کوردی دیکەش وەکو من بە پەرۆشن کە ڕەنگە لەپڕ لێرەش فۆکەس بگۆڕدرێت و چی دیکە کورد پشتی نەگیرێ تۆش نیگەرانی بۆ ئەمە support them anymore. Are you worried about that? Norway is also a member of NATO, but Norway is a progressive country as also taking leadership for respect for international law. خۆ نەرویجیش ئەندامی ناتۆیە بەڵام وڵاتێکی پێشکەوتن خوازە و ڕۆلی سەرکردانەی هەیە لە ڕێزگرتن لە یاسای نێودەوڵەتی و بە مەفەکانی کوردیشەوە وردەش وای لێ هاتووە ئەوان ڕۆلی سەرکردایەتی لە پشتیوانی کوردەگێڕن بۆیە ئەو مەسەلەیە مەرجنیە پەیوەندی بە ئەندامێتی لە ناتۆدا هەبێ بەڵام ئەندامێتی لە ناتۆ نابێ بە هیچ شێوەیەک لەمپەر بێ لە بەردەم هیچ وڵاتێک بۆ ئەوەی بۆ مافەکانی هەر خەڵکی دەنگیان بەرز بکەنەوە و ببیسترێ بەگێلی کوردیشەوە هەروەها ئێمە ئەندامی یەکێتی ئەوروپاشین ئێرەش پلاتفۆرمێکە بۆ بەرزکردنەوەی دەنگمان بۆ داکۆکیکردن لە مافەکانی کورد من پێم وایە یەکێتی ئەوروپاش ئەوە ناکات کە پێویستە بیکات بۆیە مەسەلە ئەوە نییە کە لە ناتۆ یان لە یەکێتی ئەوروپا بەڵکو ئەوەیە کە چەندە ئەو مژارە بە گرنگ دەزاندرێت کەواتە تۆش پێت وایە کە دەکرێت لە ئایندەدا گرنگی مژاری کورد بگۆڕدرێ و دیسان کورد لەبیر بکرێتەوە I mean, the priority can change regardless of which topic it is and which group we are talking about. گرنگی پێدان دەکرێت بۆ هەر مژارێک یان هەر گەلێک بگۆڕدرێ بەڵام ئەرکی ئێمە وەک پەرلەمانتاران ئەوەیە کە بەردەوام بین لەسەر فۆکەس خستنە سەر کورد تاوەکو ئەو ڕۆژەی هەموو کورد دەتوانن لە سایەی ئاشتی و ئازادی و بە سەربەڵندی و دیموکراسیانە بژین کەواتە پێت وایە پشتیوانێکی بەردەوام لە نێو پەرلەمانی ئەوروپا بۆ دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەمێنێ بڕیارەکەی پەرلەمان خاڵی زۆر گرنگ تێدایە یەکێکیان پشتیوانی لە خۆبەڕێوەبەری ڕۆژاوە یەکێکی دیکە مەژدارکردنی هاوکاریەکانە هەروەها گەیاندنی یارمەتی مرۆییەکانە زۆر خەڵی دیکەشی تێدان کە من و زۆر کوردی دیکە و ڕێکخراوەکانی پاراستنی مافەکانی مرۆڤ داوایان دەکرد مەرجدارکردن قسەیەکی جوانە لەسەر کاغەزێکە و یاسایەکە بەڵام چ میکانیزمێک هەیە بۆ چاودێریکردنی ئەوەی کە لەوێ ڕوودەدات Conditionality is not just a beautiful word. Conditionality also sends a signal of that we will. مەژدارکردن هەر قسەی جوان نییە بەڵکو ئەوەشە کە ئێمە هیچ پارەیەکە هاوڵاتیە باشدارەکانمان لەوەدا خەرج ناکەین کە ڕژێمێک بەهێز بکەین لە دژی یەکێکی دیکە ئەگەر ئێمە پارەیەکی زۆر بدەینە دەوڵەتێک یان حکوومەتێک یان هەر ڕۆڵگیرێکی دیکە دوای ئەوەش ئاگامان لێ نەبێت کە ئەو پارەیە چۆن بەکاردێت یان بەکار بێت بۆ بەهێزکردنی خۆیان لە کاتێکدا خەڵکی دیکە دەچەوسێنەوە ئەوە بەو مانایەیە کە ئێمە بە شێوەی ئۆتۆماتیکی بەشداری دەکەین لەو چەوساندنەوەدا بۆیە مەژدارکردن گرنگە چونکە پێیان دەڵێت ئێمە یارمەتی دەدەین بەڵام ئەو شتانەمان دەوێت بەڵام جگە لەو مەژدارکردنە ئێمەی ئەوڕۆپی پێویستە بە شێوەی ڕاستەوخۆش یارمەتی کورد بدەین دوایین پرسیار ئەگەر پەیامێک بنێری بۆ گەنجانی کورد یەکەم جار بۆ ژنان دوای ئەوە بۆ پیاوان دەتەوێت چیان پێ بڵێ پەیامت چێ بۆ ئەوان I would say that you are brave, continue standing up
دەڵم ئێوە ئازان بەردەوام بن لە ڕابوون بزانن دەنگی ئێوە لەنێو ئەو پەرلەمانەدا دەبیسترێ ئەوانەیش کە ڕەتی بکەنەوە بیبیستن ئێمە کە دەیبیستین و هەموو هاوکارانی دیکەم دەیبیستن وا دەکەین دەنگ بداتەوە تاوەکو ئەو کاتەی هەموو ئەندامێکی پەرلەمانی ئەوروپا و ئەو دیو ئەوروپاش دەیبیستن. گەلەک سپاس خانم ئەڤین نەجیر گەلەک سپاس.